ناوەندی هونەری حوتڕەنگە لە درێژەی کار و چالاکیەکانیدا بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا چوارەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی بە ناوی ئازادی ڕادەربڕین و پرۆژەی سەمپۆسیۆمی ساڵانە بۆ شێوەکاران ڕێک بخات. فەرموو. بۆ قسەکردنی زیاتر میوانداری هونەرمەند بەختیار سەعیدمان کردووە، سەرپەرشتیاری ناوەندی حوتڕەنگە. کاک بەختیار سڵاو لێبێ بەخێر بێ. زۆر سپاس. حوتڕەنگە هەمیشە کار و چالاکی نوێ. کار و چالاکی نوێتان چییە؟ بەدڵخۆشیەوە بەردەوام ئێمە ئەو پەیوەندی دروستەکەن لە نێوان هەرێمی کوردستان و دەرەوەیە. دوای جەژنی ڕەمەزان ئێمە چوارەمین دیداری کاریکاتەری نێودەوڵەتی کوردیمان هەیە کە تایبەتە تایتڵەکەمان لەسەر ئازادی ڕادەربڕین دروست کردووە. 55 وڵات بەشداری کردووە. تایە سێ خەڵاتی مادی هەیە، دەکاری وەک باشترین کاری هونەرمەندەکان دەستنیشان کراوە. سێ کەس بوونەتە لیژنەیەکیان لە مەسڕایەکیان لە پیرۆیەکیان لە ئەڵمانیایە. ئەمانە هەمووی بۆ خۆی یەک ناوبانگی زۆر باش و تایبەتی یاوە بە هەرێمی کوردستان و بە تایبەت شاری سلێمانی. لەمان کاتەتوانیمانە لینکێک لەگەڵ زۆرترین ئەو ڕەخراوانەی کە کاریکاتێرەکان ئەو گروپانە ئەو تاکی هونەرمەندانە کەواتە تۆ لە ڕێی کارێکی هونەریەوانە توانیوتە شار و وڵاتەکەی خۆت بناسیێنیت. لەمان کاتە ئێمە پرۆژەکەمان وەکو ساڵانەکانی تر فستیڤاڵی فۆتۆگرافی کوردستانمان هەیە کە لە سەراسی هەر چوار پارچەی کوردستانە. ئەم ساڵ کۆمەڵە بابەتمان چالەکێ لە مانگی چەنابێت لە ڕۆژی جیهانی فۆتۆیە کە 1970 کۆمەڵێک تایتڵمان دیاری کردو کە فۆتۆگرافەران ناتوانن کاری لەسەر بکەن بۆ نمونە سروشتی تایە. واتە ئێوە دیاریتان کردووە لەسەر چی فۆتۆگرافەکان کار بکەن؟ بەڵێ. سروشتە منداڵی سەرشەخام، ژن، کللتوری کوردی. کەواتە فۆتۆگرافەرەکانتوان لەسەر ئاستی ئەم کارانە ئەم تایتڵانە بەرهەم بنێرن. لەمان کاتە سمپۆزیۆمی سلێمانی کە ئێمە ساڵانە لە ناوڕاستی مانگی دەیەکەین بە دڵخۆشیەوە تاکوی ئێستا دەوڵات ڕازیە شێوەکارەکانی بێنە سلێمانی و لەگەڵ شێوەکارانی هەرێمی کوردستان پێکەوە کار بکەن. بەڵێ سەرکەوتوو بن. جگە لە بانگێشکردنی هونەرمەندانی دەرەوە بۆ ناو هەرێمی کوردستان هیچتان کردو بۆ ئەوەی هونەرمەندانی ئێرەش لە کار و چالاکی و پرۆژەکانی دەرەوەی ئێرە شارەزا بن و گفتوگۆیان هەبێت و کۆنتاکتان هەبێ؟ بەدڵخۆشیەوە ئێمە بەردەوام ئەو هەوڵەمان داوە. بۆ نمونە یەکی حوت پێشەنگایەکمان هەیە لە قاهیرە کە لە مۆزەخانەیەکی زۆر تایبەتی ناو قاهیرە کرێت. پێشەنگاکە کۆمەڵێک هونەرمەندانی بڵێن باشووری کوردستان بەشداری تا کردووە. لەمان کاتەوا کارمان لەگەڵ کردوون کە ئەوانش ئێمە داوەت بکەینەوە بۆ سلێمانی. لە پاڵەوەیە کۆمەڵک هەوڵی کەمانیاوە بۆ نمونە هەوڵێکمان ناوە لەگەڵ قۆنسوڵەی ئەرمینیا کە ئێمە پێشەنگایەک بەرین بۆ ئەوێ و لەمان کاتە ئەوانیش داوەت بکەین بۆ شاری سلێمانی لەگەڵ کۆمەڵی وڵاتی کە بە هەمان شێوە بەڵام ئێشتا نەگەشتوتە ئەنجام. بەڵێ سەرکەوتوو بن. جگە لەوانە لە کار و چالاکی و پرۆژەکانتان کە هەمیشە بەردەوامە و جێگەی دەستخۆشیە، ئەمەیە باز لە گەلەری حوتڕەنگە بکەم گەیشت بکوێ. ئێمە ئێستا لە شاری سلێمانیە گەلەریەکمان نییە کە بڵێن بەردەوام کراوە بێت و کاری هونەرمەندانی سلێمانیە خۆ هەرێمی کوردستانی لە خۆ گرت بێ. کاتێ میوانێکیت ئەو شوێنە نییە کە ئەم نمونەیە نیشان بات. ئێمە بیرمان کردوانە کە ئێمە بتوانین ئەم گەلێرە دروستکەین بە دڵخۆشیەوانە ئەتوانم بەڵام خۆناغێکی باش چۆتە پێشەوە بەڵام پێویستی بە هەندێک کاتی کە هەیە تاکو ئامادە بێت. کەی ئامادا بێ ئەم گەلەریە و گەلەریەکە چیتیایە و چۆن بەڕێوە ئەچێت؟ لەو ڕایدەم لەو دوو مانگە ئامادا بێت تاوان تابلۆیتە پەیکەریتە سیرامیکتە بەڵێ لەمان کاتە لینکێکی زۆر باشەوێ بۆ گەشتیاران کە بێن ئەوێ لەمان کاتە هەوڵێن کۆمەڵی کەتەلۆک و کتێب چاپ بکەین کە ئەمانە ببێتە سەرچاوە بۆ خوێندکاران لە پەیمانگا و لە کۆلێجی هونەر و ئەوانەی کە سەرحاڵی خوێندنی باڵان وکو ماستەر و دکتۆرا کە ئێمە یەکێک لە کێشە گەورەکانمان لە باشوورە نەبوونی سەرچاوەیە. ئێمە هەوڵێن ببینە ئەم سەرچاوەیە و بەدەستێنانی سەرچاوە بۆ ئەو خوێندکارانە. لە پاڵەوەشە کۆمەڵێک بڵێن هەوڵی کەمانەیە بۆ نمونە بڕیارە لە دوای بڵێن دیداری کاریکاتێرەکە ئێمە پێشەنگایەکمان هەیە تایبەتە بە ژنانی ڕۆژاوای کوردستان کە زیاتر لە 13 هونەرمەندە لێەوە داوەتمان کردوون بۆ سلێمانی لەگەڵ بەشێک لە خانمە شێوەکارەکانی سلێمانیە پێکۆ پێشەنگایکی تایبەتیان بووە بە هاوکاریە بێت. بەڵێ
ئەو بوو ئەو دوو مانگی ڕابردووش پێشانگایەکمان هەبوو بۆ هونەرمەندانی ڕۆژهەڵاتی کوردستان بوو ئەم پێشانگای خانمانە لە مانگی چەنە بەرهەمەهێنرێت لەو ڕادەم کە تا 15 بێت باشە لامان کاتە ئێمە جگەلەوەی کە لەگەڵ وڵاتەکانە هەوڵێن پەیوەندی دروستکەین لەسەر ئاستی بەشەکانی تری کوردستانیش لامان کاتە لەگەڵ باکوورە پەیوەندیەکمان دروستکرە کە پێشانگایەک بۆ ئەوانیش بکەینەوە زۆر گرنگە تۆ وا کار بکەیت لە مەساحەیەکی کەمان نەمێنیتەوە فراوانتری بکە خۆت بناسیێنە و خەڵکیش بناسە کۆی پرۆژەکە لەوەیە خۆی گرتوتەوانە کە سلێمانی وەکو سنتەرێکی ڕۆشنبیری بەردەوام کار و چالاکی تیابێت ئەو هونەرمەندانی کە لە دەرەوەی وڵات یان بۆ کوردستان و بۆ نمونە سەیری تابلۆکانمانەکەن فرۆشی تابلۆ بۆ ئەوان چۆنە؟ دیارە هەر هونەرمەند بە ئاستی خۆی ئێمە بەردەوام لەو پێشنگانەی کە کردومانەتەوە بە دڵخۆشیەوە بەردەوام فرۆش هەبووە بۆ نمونە ئەو پێشنگای ئەخیرکە کردمانەوە بای نزیکەی $12,000 تابلۆ فرۆشرا دڵیان پێخۆشە کە پێشنگاکرێتەوە بەرهەمیشیانە فرۆشرێت ئێستا لە پاڵ ئەوە من بە تاک با بڵێن چەند هونەرمەندێکم داوت کردو بۆ سلێمانی بۆ نمونە هونەرمەندێکی عێراقیە ناوی سەعەد عەلیە یەکێک لە هونەرمەندە زۆر باشەکان کە لە ساڵی 76 عێراقی جێهێشتەوە نەهاتوێتەوە من داوتم کردو بۆ سلێمانی بێت ئێمە پێشنگایکی زۆر کوالیتی بووە کەینەوانی و هەڵی فرۆشی تابلۆشی بۆ دروستەکەین لە هەمان کاتە دوو هونەرمەندی ڕۆژاوی کوردستانەکەیان لە فەڕەنساژی یەکشان لە ئەڵمانیاژی ئەوانشمان داوت کردووە خانمێکی هونەرمەندی کورد هەیە ئەویشمان لە سویدەوە داوت کردو بۆ ئەوێ ئەمانە هەمووی بە سەپۆرت و هەوڵی ناوەندی حەوڕەنگە دروستە بێت هێوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادە بووین زۆر سپاس بۆ ئێوە مەمنون